ئێمە وەکو کارگەی هێلا 5 مۆبایلمان بە دیاری بۆ ئێوەی ئازیز ئامادەیە. ئێمە وەکو شەمیم گوڵبەهار دوو خەڵاتی تایبەتمان بۆ ئامادەکردوون کە دوو غەسالەی قاپشۆر. ئێمە بە بابەتێکی زۆر جیاواز بەشداریمان کردووە لە فستیڤالی بەهار. کاویشکردنی ئامادەکراوە بە هەموو پێداویستیەکانەوە بۆ پیاوان و ئافرەتان. خەلیل شەکرالیم، ئێمەش لێرەین 1 کیلۆ هەنگوین تەنها 45,000. بەخێر بێن بۆ فستیڤالی بەهار بۆ ئەم ساڵیش باشترین و تازەترین جۆری زەیتی زەیتونمان بۆ هێناون لە خزمەتانەی. برنجی ڕەشت و گێڵانی کارخانەی هەمەدانی حەسەن زیرەک 50 ساڵ لەمەو پێش وەسف و سەنای برنجی شیمالی ئێران ئەدا. ئێوەش سەردانی حوتەمین فستیڤالی بەهار بکەن لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و برنجی سروشتی شیمال تاقی بکەنەوە. سڵاو بەخێر بێن، ئێمە کۆمپانیای ئاراس گروپ بەم چەند ڕۆژەی کەماوە لە پێشانگا هەر کەسێک هەر بەڕێزێک بەرهەمێکی تیتانیۆم بکرێت بەرهەمێکی ئارۆگەرا بە دیاری وەردەگرێت. ئێمە وەکو کۆمپانیای هالەسەما کارگەکەمان لە ناوخۆ شاری سلێمانیە بەرهەمە شیرەمەنیەکان بەرهەم دەهێنین، ماست و ماستا و دۆ و پەنیر سەردانمان بکەن و خەڵاتی زیاتر بەدەست بێنن.